کات بەڕێزان لە پارە لە تەمەن لە گەنجی لە جوانی لە پۆست لە بڕوانامە لە هەموو شت گەورەترە ئەوەی کە ئێمە هەمانە گرنگترین دەسمایەکانی تەمەنی ئێمە کاتەکانی ژیانمانە بۆ چونکە کات لەوانەیە زۆربەی داهات و دەسمایەکانی ئێمە لە دنیاە لە دەستی ئەدەین بۆ نمونە تۆ تەمەنێکی زۆر خەرجەکەی بڕوانامە بەدەستێنی بڕوانامە نایەتە قەبر و قیامەت لەگەڵت پارە بەدەستێنی نایەتە قەبر و قیامەت لەگەڵت ئەگەری لە دەستدانی هەیە ئەو پارە و سەرۆت و سامانی ئێمە کات بە فیڕۆ ئەدەین لە پێناو پەیداکردنیا تیا ئەچێ لە بین نەچێ بەڵام ئەوەی کە هەیە کە ئێمە توانین چارەنووسی خۆمانی پیاداری بکەین بریتە لە کاتەکانی تەمەنمان کەواتە بۆی ئەگەر ملاحەزە بکەن خوای پەروەردگار لە قورئانە زۆر گرنگی بەکاتەدا یەک سوورەتی هەیە بە ناوی عەسرەوە کە خوا سوێند بکاتە خوا وەلعەسر ئەو جا خوای پەروەردگار لە سوورەتەکانی کەیا وردێکاتەوە لەگەڵمانە خوا سوێند بە وەلفەجرە خوا سوێند بە وەضحا ئەخوا سوێند بە وەللەیلە خوا خوای پەروەردگار سوێند بەم کاتانە ئەخوا خوای پەروەردگار دێت بۆ ئەوەی کە گرنگی کات لای ئێمە بچەسپێنێ لە ناخمانە خوای پەروەردگار عیبادەتەکان بنەماکانی دین ڕەبتەکاتەوە بکاتەوە بۆ نمونە کە باسی نوێژەکە ئەفەرمێ ئین الصەلاتە کانت عەلی المؤمنین کتابا موقوتا پێمانە فەرمێ کات نوێژەکان کاتی تەمەنی ئێمە ڕێگەخەن لە باسی حەجە خوای پەروەردگار پێمانە فەرمێ الحەج أشهر معلومات فمن فرض فيهن الحج فلا رفث ولا فسوق ولا جدال في الحج كاتكاني حج چەند مانگێکی دیاری کراوە کە ئینسان ئەتوانێت حەجی تیا ئەنجام بدا لە باسی حەجە خوای پەروەردگار فەرمێ ليشهدوا منافع لهم ويذكروا اسم الله في أيام معلومات على ما رزقهم من بهيمة الأنعام خوای پەروەردگار باسی أيام معلوماتەکە دوای خوای پەروەردگار فەرمێ وذكروا الله في أيام معدودات لەکەیە باسەکاتەوە ئەیام معدودات کە باسی ئەیام تەشریقەکە خوای پەروەردگار لە باسی ڕەمەزانە خوای پەروەردگار مانگێکی دیاری کراوە ئەفەرمێ شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان لە باسی زەکاتە خوای پەروەردگار فەرمێ وآتوا حقه يوم حصاده هیچ عیبادەتێک نییە ڕەگەزی کاتی تیا نەبێ هەموو کاتەکانیش خوای پەروەردگار بە مەبەست بۆ ئەوەی ئێمە بتوانین هەندێک عیباداتمان هەیە ڕۆژانە تایمی کارەکانی ئێمە ئەدەن نوێژەکان ڕۆژی 5 جار تایمی کارەکانی ئێمادەن هەندێک عیباداتمان هەیە هەفتانەیە جومعەکان هەندێک عیباداتمان هەیە ساڵانەیە مانگی ڕەمەزان هەندێک عیباداتمان هەیە لە هەموو تەمەن جارێکە ئەیکەین حەج کەواتە سەیرەکەی خوای پەروەردگار بە قەسد بۆ ئەوەی ئینسانی ئیماندار ئاگای لە کاتەکانی تەمەنی بێ بە فیڕۆی نەدا دێت ئەو کاتانە بۆ ئینسانەکە تەنزیمەکە و بنەماکانی پەرستش بنەماکانی بەدەستێنانی قیامەت ڕەبتەکاتەوە بە کاتەکانی تەمەن بۆ ئەوەی ئێمەی ئیماندار بە ئاگابین لە هەموو کەس زیاتر نێڵین یەک لەحزەی کاتەکانی تەمەنمان بە فیڕۆ بڕوا بۆیە خوای پەروەردگار کە سوێن بە کاتیژە خوا ئەفەرمێ وەلعەسڕ ئین الئینسان لەفی خسر ئینسانەکان زەرەرەومەندن إلا كان إلا الذين آمنوا وعملوا الصالحات وتواصوا بالحق وتواصوا بالصبر چوار کردەوە باسەکە کە کات ڕەگەزی ئەساسی جێبەجێکردنیانە ئیمان عملی صالح دعوە صبر لەسەر مەشاقی دعوە ئەمانە هەمی بە کات ئەکرێ ئەبێت تۆ کات بە خەرج بێ بۆ ئەوەی ئەوانە بەدەستبێنی